بەڕێزان دوای سەردانێکی چەند ڕۆژەی بۆ بەغدا ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە گەیشتەوە هەرێمی کوردستان دوای ئەوەی لە بەغدا چەندی دیدار و کۆبوونەوەی لەگەڵ گەورە بەرپرسانی عێراق ئەنجامدا. ئێستا لە سلێمانیەوە ڕاستەوخۆ یادگار حاجی پەیامنەری سپێدە لەگەڵمان دەبێت و زانیاری زیاتر دەدات. یادگار سڵاو دێنە لای تۆ. بەڵێ فایزە سڵاتان لە بێدەم کاتت باش بێگومانوەکو خۆت لە هەواڵەکان مەژەت پێکرد لە دوای ئەو سەردانە چەند ڕۆژەی بۆ بەغدادی پایتەختی عێراق ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و شاندی یاوەری کە بێگومان وەک دەزانن زنجیرەیەک دیدار و کۆبوونەوەیان لەگەڵ لایەنە حکوومیەکان لایەنە سیاسیەکان هەبوو لە بەغداد. کەمێک بەر لە ئێستا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانیەوە گەشتنەوە شاری سلەیمانی. من دەمەوێت ڕاستەخۆ بچمە لای جەنابی مامۆستا بۆی کە وردەکاری زیاتر ئامانجی سەردانەکە بزانین چۆن بووە ئەنجامی دیدار و کۆبوونەوەکانیان لەگەڵ لایەنە حکوومیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان. مامۆستا گیان سڵاو لێ بدەم کاتت باش بەخێر بێنەوە. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەم ئامانجی دیدار و کۆبوونەوەکانتان بەگشتی چی بوو لە بەغداد هەم لەگەڵ لایەنە حکوومیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان تێڕوانون و دیتان بۆ ئەم دیدار و کۆبوونەوانە چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. یەکوان ئامانجی سەرەکی تازەکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئەولان و کەسایەتی و ئەو پلەدارانی کە ئەمڕۆ بڕیاری عێراقیان بەدەستە و هەروەها ئەو حیزب و لایەنە سیاسیانی کە پەیوەندی پتەومان بووە و پێویستی بەوە بووە کە فترەیەکە تۆزێ دابڕانێک خۆشمان مەشغوڵ بووین لێرە. پێمان باش بوو کە سەردانێکی فراوان بکەین و لە ماوەی ئەو 5 ڕۆژە دایان دیدارمان کرد لەگەڵ لایەنەکان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆک وەزیرە کۆنەکان عەلاوی و مالیکی و عەبادی و هەروەها لایەنە سیاسیەکان و چەند سەفارەتێکی کاریگەر کە لەسەر دۆخی عێراق و ناوچەکە کاریگەریان هەیە. پێمان باش بوو هەم بیر و بۆچوون و ڕاو سەرنجی خۆمانیان پێ بگەێنین بۆ باشترکردنی دۆخەکە، بۆ چاکترکردنی پەیوەندی هەرێم و بەغدا و بۆ بەرەو استقرار و ئارامگیریەکی زیاتری پرۆسی سیاسی لە عێراقا کە خۆشبەختانە سەرەتایەکی باشی پێوە دیارە و پەیوەندی باشیان پێوە دیارە و ئاگایان لە ئیشوکاری یەکتر هەیە و ئێمەش بێگومان تەشجیعمان کردن لەسەر بەردەوامی کارمان لەسەر ئەوە کرد و قسەمان لەسەر ئەوە کرد کە هەرێمی کوردستان پێویستی بە ئاوردانەوەی دەوڵەتی ئیتحادی هەیە، پێویستی بەوە هەیە کە باشتر لەسەر ئەو بڕیاری کە هەیە لە موازنە دراوە بۆ ئەمساڵ مەسەلەی موچە مەسەلەی ئەوانە جیا بکرێتەوە لەسەر لەگەڵ مەسەلە سیاسیەکانی تر و ئەو شتانەی کە هەڵواسراون و ماون لە ناکۆچیەکان پەلە بکرێ لە چاکردنی زیاتر ئەو باس و خواستانە بوو لە مامۆستا وەکو خۆت بەشێکی ئاماژەت پێکرد کە وەجگە لە لایەنە سیاسیەکان بێگومان لەگەڵ لایەنە حکوومیەکانیش لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی پەرلەمانی عێراق سەرۆک کۆمار زنجیرێک دیداری گرنگتان هەبووە. خەڵکی کوردستان لەسەر زۆر چاوی لەسەر ئەم بابەتی موازنەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا بابەتی ناردنی موچە و قوتی فەرمانبەران شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ئەوەندێکەوە تێگەشتن لە دیداری ئەم بەرپرسە عێراقیانە دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەچێت بەرپرسانی عێراق لە حکوومەت لە پەرلەمان بەڵێنی بەردەوامی ناردنی ئەم شایستەدارانەی هەرێمی کوردستانیان داوە. ئێوە لەو ڕۆوە چی تێگەشتن مامۆستا؟ سەرەتا ئەوە بڵێم کە پەیوەندی شەخسی من لەگەڵ ئەو کەسایەتیانە کۆنترە لە ڕۆژانی ئۆپۆزیسیۆنی عێراقی و پێش 15 ساڵ و لە سەرەتای مەجلیسی حوکم و ڕووخانی ڕژێم ئەو پەیوەندیە ئەو متمانەیە کە هەیە لەگەڵ بەندە کاریگەر بوو لەوەی کە زیاتر
قسەی خودی بکەین و زۆرتر لە یەک بگەین و زۆرتر معاناتی موسە بڕین و ئەو سزانی کە سەپێنرا بەسەر کوردستانە تێبگەن و بە تایبەتی مەسەلەی موسە و جیاکردنەوەی لە مۆزوعی تر قسەی لێوە کراوە جەنابی دکتۆر عادل بە تایبەتی مکوڕ بوو و بڕیاری وابوو کە موسە داخڵی ئەو شانە نەکە و ئەو فشارشی کە لەسەری هەیە بەڕێگەی حیوار و تەفاهمی هاوبەش چارەسەری بکانە ئەوەی کە ئیجرعات بکە کە ئەوە شتێکی دڵخۆشکەر بوو ئێمەش بێگومان تەشجیعمان کرد و جەنابی سەرۆک کۆمار جەنابی کاک دکتۆر بەرهەم بێگومان پشتگیرێکی جدیە لەو مەسەلە هەروەها سەرۆکی پەرلەمان جەنابی محەممەد حەلبوسی کە پیاوێکی گەنجە و بەهمەتە و حەزی لەوەیە کە چارەسەری ئەو گرفتانە بکرێ و جارێکی تر ناکۆشی هەرێم و بەغدا نەگاتە ئەو ئاسی کە پێگەشت لە خۆناغی پێشووە و هەروەها سەرۆکی دادگای ئیتحادیشمان بینی جەنابی قازی مەدحەت کە ئەویش بێگومان ڕۆڵی خۆی هەیە سەوارەت بەم باسانە و سەقامگیری و سیادە و سەروەری یاسا قسەمان زۆر کرد لەگەڵی ئەویش پیاوێکی تەبعەن هەم شارەزایە و هەمیش کار بەدەستە لە سەرۆکی دەستگای قەزایە و ئەم باسانە بێگومان گفتوگۆی دۆستانەیە بەڵام ئەوە شتێگەشتین کە ئێرادەیەکی باش هەیە لە بەغدا و ئێمەش بێگومان لە کوردستان بە تایبەتی دەسەڵاتی کوردستان حکوومەت و پەرلەمانی کوردستان ئەبێ ئەم خەمە بە جددی هەڵگرن و مامەڵی جددی بکەن لەگەڵ تەفاهم لەسەر مەسەلەکان و کۆڵ نەدەن و بەردەوام بن لەوەی کە ئەگەر ئیشکالاتێک هەیە گرفتانێک هەیە بە گفتوگۆ و بە هاتوچۆ و بە ڕوونکردنەوە و بە ئەوانە حەل بکرێ بە تەسریحاتی ڕاگەیاندن و لە دوورەوە قسەکردن و تعلیقدان و تەنزگرتن لە یەکتری ناگەین هیچ نەتیجەیەک. جەنابتان ماندوون بەڵام ئەمە بکەمە پرسیاری کۆتایی مامۆستا بەگشتی باسی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغداد زۆر ڕابردوو قسە لەسەرەوە کراکە بابەتەکە دوولانەیە چەندە پەیوەندی بە بەغدا و هەیە دەست پەیوەندی بە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە لەمڕۆ چۆن لایەنە سیاسیەکان حکوومەت پەرلەمان باسی ئەم بابەتیان کرد کە ئەوەی هەرێمی کوردستان پێویستە بیکات بۆ نیەتە پاکی کێسا باسی لێوە دەکرد لە بەغداوە هەیە و ئەگەر سەرنجێکی دیکەتان هەبێت لە کۆتایی قسەکان بێگومان وتمان کە ئەبێ بەشەکەی خۆمان وەکو هەرێم التزام بکرێ بۆ اتفاقیەیە یا مەسەلەی یاسای موازنەیە هەر کامیان پێویستە التزام بکرێ و پێویستە ئەگەر کەم و کوڕێکی شەیە بە تەفاهم و بە ڕێککەوتن چارەسەر بکرێ بە فەرزکردنی ئێرادە بە دەستشکانەوە ناگەێنە نەتیجە و ناشکرێت و ئێرادەی باشی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نابێ استیغلال بکەین کە ئینسانێکی باشەوە هەمومان ئەڵین با پشتگیری بکەین ئەبێ پشتگیری بکەین بە جددی و ئیحراجیشی نەکەین لە بەردەمی شەقامی عێراقیە کەەوە قسەیەکی زۆر هەڵەگرێ یانیچی زۆر سپاس مامۆستا سەلاح الدین محەممەد بادین ئەمینداری گشتی گرتووی ئیسلامی کوردستان بەڵە فایزە من ئەگەڕێمەوە وڵاتان وەکوتم کە کۆتایی هات بە ئەو سەردانە فەرمی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمینداری گشتی و شاندی یاوەری بۆ بەغداد لە دوای ئەنجامدانی ئەو زنجیرە کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی حکومی و لایەنە سیاسیەکان و هەندێک دام و دەستگای دیکە. حاجی پەیامنێری سپێدە زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت. پۆلیسی لەندەن ڕایگەیان لەسەر فەرمانی دادگا کە ڕێکەوتەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2012 جولیان ئاسانج دامەزرێنەری دامەزراوەی ویکلیکسیان